لە چەند ڕۆژی نزیکی ئایندەدا بڕیارە وەفدێکی باڵای یەکێتی سەردانی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بکات. ئامانجی سەردانەکە بۆ پێکێنان و دروستکردنی کۆدەنگیەکی گشتیە لە بەغداد لە نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی لەم خولەی پێکێنانی حکومەت و پەرلەمانی عێراق کورد بە یەکگرتووی گفتوگۆ بکات. سکرتێری ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی دەڵێت داواکاریەکەی ئەم جارەی یەکێتی نوێ نییە. لە خولەکانی ڕابردووش یەکێتی هەمان داوا و پێشنیاری هەبوو. ئەوەی کە پەیوەندی بە یەکگرتوویەوە هەیە ئەوەی کە پەیوەندی بە یەکێتیەوە هیچ گۆڕانێکی گەورە نەهاتۆتە ئارەوە، چونکە لەمەوە پێشیش لە هەموو کاتێکە کە هەڵبژاردن کراوە و پرۆسەیەکی سیاسی تازە دەستی پێکردووە بۆ چوونی یەکێتی ئەوە بووە کە ئێمە بچین بۆ بەغدا بە یەکگرتووی بە هەماهەنگی لەگەڵ یەکتری بە یەک بەرنامەی، نەک بە پەرتەوازەیە بچین و هەر یەکێک پەیوەندی بەلایەنێکەوە بکات و هەوڵی بەدەستهێنانی دەستکەوتی تایبەتی خۆی بات. ئەو دەستکەوتانی کە لەوێ بەدەست دێت مڵکی کەس نییە، ئەو مڵکی گەلی کورد و ئەوانە کە لە هەرێمەوە ئەچن بۆ ئەوێ نوێنەرایەتی خەڵکی کوردستانی عێراقەکەن و ئەرچی سەرەکی ئەوان پاراستنی بەرژەوەندەکانی هەرێمی کوردستانە. لە خولەکانی پێشووتری حکومەت و ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە زۆر وێزگەدا کورد تا ڕادێک یەکدەنگ و یەکگرتوو بووە، بەڵام وەک دەوترێت بە دەریش نەبووە لە هەڵە و کەم و کورتی. بۆ ئەم جارە کورد دەیەوێت سوود لە ئەزمموی ڕابردوو وەربگرێت و بە یەکدەنگی کار بۆ جێبەجێکردنی داواکاری و داخوازیە دەستوریەکانی بکات. ئێستا جژنەیەکمان پێکەناوە سەردانی هەموو لایەنەکان بکەین و بە چ بەرنامەیەکەوە بە چ پەیامێکەوە بچینە بەغا و قسە لەگەڵ لایەنە براوەکانی ئەوەیە بکەین. دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو جارێک کە چۆتە بەغا باجی ئەو یەکگرتوویەی داوە کە ئێمە زۆر جار چاوپۆشیمان لە ئامانجە تایبەتی حەزبەکانی خۆمان کرد لە پێناوی پرسە گرنگەکە کە پرسە نەتەوایەتیەکانە. گفتوگۆ و دانوستانەکانی ئەم جارەی کورد لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراق لە کاتێکدایە تا ئێستاش بەشێک لە ماف و داواکاریەکانی کە لە دەستوری عێراقدا هاتووە جێبەجێ نەکراوە. ئەمەش گەورەترین خاڵی ناکۆکی نێوان هەردوو لایە کە لە گرنگترینیان مادەی 140 پرسی پێشمەرگە و بودجە و موچەی هەرێمی کوردستانە. باسکردن بە مەترسیەکانی ڕابردوو کورد دەیەوێت ئەم جارە بە یەکدەنگی و یەکریزیەکی باشتر لە ڕابردوو بچێتە بەغداد. ئەزمموی چەند ساڵی ڕابردووش ئەوەی سەلماندووە هەر کاتێک کورد لە بەغداد یەکدەنگ و یەکگرتوو بوو بێت باشتر توانیوێتی داکۆکی لە ماف و داواکاریەکانی بکات. بەڵام خۆ پێچەوانەکەشی هەر ڕاستە. مەریوان عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.